فەرمانگەی کۆمسیۆنی هەڵەبجە کۆنفرانسێکی بۆ بەشێک لە چین و توێژەکانی هەڵەبجە بەڕێوە برد. مەبەست لە کۆنفرانسەکە پێدانی وەشیاری و ئاندانی هاوڵاتیان بوو بۆ نوێکردنەوەی ناوەکانیان لە بنکەکانی تۆماری دەنگدان. بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کۆمسیۆنی هەڵەبجەش دەڵێت ڕێژەی سەردانی هاوڵاتیان بۆ بنکەکانی نوێکردنەوەی دەنگدان زۆر کەمە، بە شێوەیەک تا ئێستا نزیکەی 30,000 کەس سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدانیان کردووە. کۆتا ئامار نزیکەی 30,000 کەس سەردانی بنکەکانی کردووە کە ئەوە حاڵەتێکە لە 70,000 کەس بۆ 30,000 کەس لەوانەیە کەم بێ. ڕاستە لە ڕێی ئۆنلاینەوە توانرێ داتاکان معلوماتەکان ئەپدێت کرێت و یاخود سەردانی بکە یا دڵنیابینەوە، بەڵام لە ڕاستیە پێویستەکە جەنابتان حتا بەرپرسە حیزبەکان بە پرسی دایارەکان ئێمە لە زۆریشان داوامان کردو بۆ خۆیان سەردانی بنکەکان بکەن، هەم لە ڕووی دەنگدەرەوە تەشجیعەکە بۆ هەموو دەنگدەران و خەڵچاویان لێکە، هەموو ئەوەی کە داواکاریەکە لە دۆستەکانیان ڕەفیقەکانیان هاوکارەکانیان کە سەردانی بنکەکان بکەن بۆ ئەوەی لە ڕۆژی دەنگدانە کێشە و گیرروفتان بۆ دروست دەبێت. مامۆستایەکی زانکۆ و شارەزایەکی بواری هەڵبژاردن دەڵێت ئەگەر ڕێژەیەکی زۆر هاوڵاتی بەشداری دەنگدان بکەن ئەوە دەبێتەوەی ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات و ئاشتەوایی کۆمەڵایەتی دێتە ئاراوە. جێگری بەڕێوەبەری کۆمسیۆنی هەڵەبجەش دەڵێت ساردووسڵی بەشداری هاوڵاتیان بۆ بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدان کێشە و گرفتی دەنگدەر لە ڕۆژی دەنگدان چارەسەر ناکات. پێویستە لە ئێستادا هاوڵاتیان دڵنیابنەوە لە ناوەکانیان و سەردانی بنکەکانی تۆماری دەنگدان بکەن بۆ ئەوەی لە ڕۆژی دەنگدان ممارەسەی و مافەسروشتی خۆیان بکەن. ڕێژەیەکی باشی دەنگدەر بەشدار لە دەنگدانەکە ئابێتەوەی ئاڵوگۆڕکردنی ئاشتێکی ئاشتەوایی دەسەڵات بە شێوازێکی ئاشتانە دوور لە بەکارهێنانی هەست دوور لە کوشتن و کوشتنکاری، هەروەها ئابێتەوەی ئەوەی ئاشتەوایی کۆمەڵاتی لە کۆمەڵگا دروستە بێ بۆی ئەوەی کە ئاشتەوایی کۆمەڵاتی لە کۆمەڵگا حەزابی سیاسی زیاتر گوێ لە دەنگدەری خۆیانەکە زیاتر گوێ لە وڵاتیانەکەن و زۆر لەو فشاری خەڵک ئاگرن کە ئەیکەنە سەر حکوومەت و حکوومەت بە شێوەیەکی باش گۆڕایەڵی ئەو داواکاریان نابێ و خزمەت و زارێکی باش و خەدەماتی زیاتر بە وڵاتی هەبوونی ساردووسڕی لەم بابەتە لە بەدەمەوە چوون و ئەکاکە لە ڕۆژی دەنگدان کۆمەڵی خەڵک هەبن ناویان نێتەوە، هەنێ خەڵکە بن ناوەکانیان لە بنکەی دڵخوازی خۆیان نێتەوە کە ئەمە ڕۆژی دەنگدان چارەسەر ناکرێ بەڕاستی، بەڵام ئێستا بە ئاسانی چارەسەرەکرێ. ئەوە ئێمە هەست ناکەین کە احتیمامی لایەنە سیاسیەکان بە پرۆسەی انتخابات و هەڵبژاردن هەبێ، بەڵکو احتیمامیان تەنها بە ڕۆژی دەنگدانەکە. ئەمە سەقافەیەکی باش نییە، ئەوە سەقافەیەکی لەوانەیە بڵێم تا حدێک لاوازە دەربارەی هەڵبژاردن و پێویستە بەتەواوی پرۆسەکە مهتەم بن کە لە سەرەتای دەستپێکردنەوە تا کۆتایی کە مەسەلەی نوێکردنەوەی تۆمار بابەتێک و قۆناغێکی زۆر گرنگی ئەو پرۆسەیە. لە پارێزگای هەڵەبجە نزیکەی 70,000 کەس مافی دەنگدانیەیە و 8 بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدان لە سنوورەکە کراونەتەوە. تەنها 9 ڕۆژ لە بەردەم هاوڵاتیان داماوە بۆ ئەوەی سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدان بکەن بۆ ئەوەی ڕۆژی هەڵبژاردن هیچ دەنگدەرێک تووشی کێشە و گرفت و نەبوونی ناو نەبێتەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.